یادێ جڤاتێەوە چاوا بوون جڤاتێەوەی گوند خۆدێ- چاوا لەف جڤان خدای ئەم بەردی وێ ڕۆژۆم لە دژیان من ئەسڵ خاڵاتش بشتات کرد بەت گۆ فراتش سڵاو فراتش سڵاو ئەمۆ ڕێشتاڵینا عادی هەن گوتن جڤاتێ بەرێ یەک دشتەغلی ئەدی هەمووا لێ گوهدارت ئەرێ آه. من بەردی وارە ڕۆنسیمامێل کوڕون ئۆدەتە نەبوو زلان دچون ئۆدەی معنا جڤاتەمە ئیرۆ کە یا بەرێ مایە معنە تێدەمایە تەعماوی چاوایە دەگوڵ بەر هێتا درۆنیشتمە جڤات دگرتە ئەرێوە نها جڤاتێەوە دوی گوندیدا دوی گوندیت کەس نارجەم کەس کەس ناچێ جەم کەس وی ڕێز جیرانەی منەسا وەچوم ئەس هاتم زیژ دڕۆسێ ڕکارم مەش من ئەز گۆ پار چوومە تشتی چۆ گێمەتمەند یعنی هەر کەسکی دمالێ خۆدەیە و آره. کەس ناچێ جەم کەسی نا نرحت بە یەک دەرەجەمان نرحت وتبی یاش دەرکی هاتە دەرەجەمان